بەداخەوە ڕووداوێکی یاخود بڵێن کارەساتێکی سروشتی لە سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری ڕوویدا، ئەویش بووە هۆی زەرەر و زیانێکی زۆر بە هەم گیانی و هەم هاوڵاتیان و دواتر کاریگەریەکانی دەرکەوت کە تاوەکو ئێستاش ئەو کاریگەریە لەسەر قەزای چەمچەماڵ و دەوروبەری بوونی ماوە. ئەوەی ئێمە وەکو چالاکوانان و ژینگە دۆستان پێشتریش ئاماژەمان پێکرد لەگەڵ زیانی گیانی و مادی و بازرگانی و تەنانەت ئۆتۆمبیلیش زیانێکی زۆر بەر ژینگەی سنوورەکە کەوتبوو. ئێمە هەرەو کاتە پەیامێکمان بۆ دۆستان و بەرپرسانی ژینگە نار لە سنوورەکە کە چارەسەرێکی ئەم گرفتەمان بۆ بکەن، بەڵام تاوەکو ئەم دەقەیەکە لەگەڵ بەڕێستانە قسە ئەکەین نەتوانراوە ئەو گرفتانە چارەسەر بکرێ کە من لێرەوە وەکو سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە ئەم پرۆژەیە لە ساڵی 2013 پرۆژەی ئێمە بووە بە هەماهەنگی لەگەڵ کارگەکانی کەرتی تایبەت و بەشێکی شارەوانی و بڵێن حکوومەتی خۆجێیی ئێرە. بەڕاستی ئەگەر لایەنی پەیوەندیدار ئەمەمان بۆ چارەسەر نەکرێ نەکات، من لێرەوە داوا لە خێرخوازان و لە خەڵکانی دڵسۆز دەکەم کە لە ڕێی کاری خێرخوازیەوە هاوکاری ئەم کارەمان بن. ئەگەر نا ئێستا کە ئێمە هەندێ وێنەی تازەتان پێ نیشانە دەین بەشێک لەو زەرەرانە لە دوای لافاوەکە پێی کەوتووە، لەبەرەوەی ئەمان نەزانین دواتریش زەرەری هەبووە. بۆیە لێرەوە ئەگەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار بەتایبەتی ڕێگاوبان بەتایبەتی شارەوانەکانی سلێمانی و شارەوانی تەکیە و زیاتر بەدەممانەوەنێن ئێمە لێرەوە پەیامێک بڵاوەکەینەوە کە داوا لە کەسانی خێرخوازەکەین بەهانامانەوە بێن ئەم گرفتە ژینگەیە لەم سنوورەیە چارەسەر بکەن.